بهجت هبونا انفلونزا بالندا لهرم کردستان حکومت عراق بریار راگرتنا چونا مریشکن هرم دایا بشنه خوار و ناوند عراق وزارت گشتوکار عراق جی پشت سردان کرنا هرم کری و پشکنین کری دیار دکت انفلونزا بالندا لهرم کردستان هبون نینه وزیر گشتوکار هرم کردستان جی دبیجید اوه بریار حکومت عراق بسزادان سیاسی دزانم وتیمی عراق وزارتی کشتکاری عراق هاتون همو زۆربەی کێڵگەی پلەوەریەکان و شوێنەکان گەڕاون و ئەمڕۆژ ئەنجامەکە گەیشتەوە بەدەست ئێمە کە هیچ نەخۆشیێکی بەم شێوە ئارادا نییە. بۆیە من بەڕاستی پێم وت وەزیری کشتکاری عراق گوتم ئەمە بە برارێکی سیاسی دەزانین سزادانی سیاسی خەڵکی کوردستان چووکە زیاتر لە 300,000 کەس لەسەر دەواجینەکان و دوکانەکانی مریشک ژیانی گوزەرانی لەسەرەتی دەمەکە مریشکێن ساخ لە بازارن هەرێمە کوردستانê بگشتی هەرزان bûyne û mirîşfirûjî egerê herzanbûna mirîşkan ji bo krîza darayî dizîvirînin nek nexweşiyên balanda. والله ئێستا باشە بەس هەندێک بەس نەخۆشی لە مریشی خۆمانە هەیە نەکو لە دەوازنی ئێستا نییە کەمە هەیە بەس کەمە ئەوش عیلاجی دەکرێتن بەس هەرچی خۆمانەیە عیلاجی پێ ناکرێتن بەس قاعەکان مەجبورە لەبەر خەسارێ خۆی زوو دەبێ عیلاجی دەکات نەخۆشێک بووە سابقاکان زیاتر دەزانن بەس نەما ئێستاکە مریشکە زۆر چاکە ئەنفلۆنزا بوو هات لە هیچ نەما لەخوا بەزیاد وێستە نەمایە مریشکە زۆر چاکە لەخوا بەزیاد Digelwêyekê di sala çûyî da nexweşiyên enflûnza balında li çandîn gundên Herêma Kurdistanê hatiye tomarkirin. Lê di niha da Wezîrê Giştûkarê xelkê Herêma Kurdistanê dilnya diket ku tu nexweşiyeka enflûnza balında li Herêma Kurdistanê hebûnîne û biryara hikûmeta Iraqê jî bi sizadana siyasî dizanît. Eyas Abdullah NRT Hewlêr